بەناوی خدای گەورە و مێرەبان بەڕێزان پیرۆزبایی ڕەمەزان لە هەموو لایەک دەکەینەوە دووبارە بەدمانەوە باسی شتێک بکەین کە مەسلەی خواردن بڵێن فتارکردنەوە کاتێک کە تۆ فتار ئەەکەی پێویستە وەکو باسمان کرد بە بڵێن هەندێک چەندن کە خورمایەک یان هەندێک ئاو پاشان ئەگەر شۆربایەک ینی شۆربای نیسکێک یان شتێک بخۆی پاشان نقطەیەکێ لێرە دەمێ باسی بکەم کە ئەوەیە کە ئیسراحەتێک بکەی فە بەتایبەتی ئەو ئیسراحەتە ئەگەر ئیسراحەتی با بڵێن نوێژکردنیش بێ باشتریش ینی نوێژەکەت بکەی و بەتایبەتی ئەگەر لە جەماعەت بیکەی چووگە جوڵی تێدا و حرەکەی تێدا و تۆزێک تاخیرتر دەبێ ئەمە خاڵێکی زانستی زۆر گرنگە بۆ لەبەر ئەوەی تۆ با بڵێن ئێمە کە کاتێک کە خواردن دەخۆین هەرسکردن کە لە گەدە ڕوودەدا بە سێ حاڵەت ڕوودەدا پێی دەڵێن سیفالیک گاستریک ئینتستاینەل فیسز سیفالیک ئەوەیە تۆ هەر کاتێک تەمەشای خواردن ئەەکەی یان بۆنی ئەەکەی لەناو گەدا هەندێک تر شەڵۆک و حازری ڕوودەدا بۆ ئەوەی خواردنەکە هەرز بکە بەڵام کە خواردنەکەت خوارد ئەو کاتە لەناو گەدا چەند شتێک ڕوودەدا بۆی ئەو خواردنە هەرز بکە ئەویش بە دوو ڕێگایە بە دوو پاثوەیە ڕێگای یەکەم ئەوەیە کاتێک کە خواردن چووە گەدە ڕادەکشێ کە ڕاکشە هەندێک ئیعازات و دەمار هەیە خەبەر ئەدا کە خواردن هەیە و هەزم بکە دووەم خاڵ ئەوەیە کە ئیعازاتی کیمیکەڵی پێ دەڵێن ینی پەیوەندی بە ڕاکشان نییە پەیوەندی بە خودی موادەکانەوەیە تۆ ئەگەر ئیسراحەتێک بدەی ئەو موادانە مەجای زیاتر دەبێ و هەزم دەکرێت مەجای زیاتر دەبێت کە ئیعازی یعنی هەردوو ئیعازەکە ئیش بکە ئیعازی کشانی گەدا و ئیعازی کیمیکەڵەکەش کە موادەکانە خەبەر بدە فکەواتە دوو ئیعاز ئیش دەکات بۆ هەزمکردن بۆ ڕژێنەرەکان کە ڕژێن دەربدا بەڵام ئەگەر تۆ لەسەر یەک نام بخۆی هیچ ئیسراحەت نەدەی یەکسەر گەدەت پڕ بکەی تۆ ئەو کاتە بەس مەسلەی سترێشەکەیە یعنی ڕاکشانی گەدەیە ئیعاز دەدا بۆ حەلکردنی خواردن کەواتە حەلکردنی خواردن تاخیرتر دەبێت بۆیە لە ڕووی علمیشەوە ئەگەر ئیسراحەتێک بدەی خاڵێکی زۆر گرنگە فپاشان کە مەسلەی ئینتێستاین ئەوەیە کە دەچێتە با بڵێن دەچێتە ناوڕی خۆڵەباریکە و هەزمەکان ڕوو ئەدا کە ئەوە بە تەفسیل لە شوێنێکی دیکە باسمان کردیە بە هیوای سوود وەرگرتن و بە هیوای ئەوەی کە ڕەمەزانێکی پڕخێر و بەرەکەت و بە عیبادەت بێ ئینشاءالله